سڵاوتان لەبێت من میهرەبانم بەڵام باسی ڕووداوێکتان بۆ دەکەم میهرەبانی تێدا نییە ئەویش ئۆپەراسیۆنی چنگی شمشێرە کاتژمێر 12 شەوی ڕابردوو دەنگی تۆپ و موشک هاوڵاتیانی لە ڕۆژاوای کوردستان ڕاچڵەکان ئەوان هیچ دوودڵ نەبوون لەوەی هێرشەکە کێیە چونکە تورکیا هەم پێشینەی لە هێرشی سەر ناوچەکەدا هەیە و هەم بەر لە 2 ڕۆژ ئەمریکا هۆشداری هێرشەکەی دابوو. هێرشەکە لە ناوچەکانی باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان پێکەوە دەستیان پێکرد. لەگەڵمان بمێنەوە بە وردی شوێنی هێرشەکان باز دەکەین و لەسەر نەخشا ڕوونی دەکەینەوە. هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەر ڕۆژاوا ئەم شوێنانەی گرتبووەوە کۆبانەیە کە سەر سنووری نێوان ڕۆژاوای کوردستان و هەروەها تورکیایە تەل ڕەفعات کە ئەمەش سەر سنوورە تەنانەت هێرش کرابووە سەر هێزەکانی سووریا و 15 سەربازی سووریاش کوژرابوون دێرێک ئەمیش بە هەمان شێوەیەکە لەو ناوچانەی کە هێرشی کرابووە سەر هەروەها دەربێسیش ئەو ناوچەیە کە هێرشەکە گرتیەوە و بە هەمان شێوە ناوچەیەکی سەر سنووری نێوان تورکیا و ڕۆژاوای کوردستانە. هێرشەکانی هەرێمی کوردستان ئەم ناوچانەی گرتبووەوە خواکوورێک هەروەها قەندیل و هەروەها ئاسۆس کە ئەمانش بە هەمان شێوە ناوچەی سەرسنووری نێوان هەرێمی کوردستان و تورکیایە. بە بەردەوام هێرشەکانی تورکیا بۆ هەرێمی کوردستان ئەم چەند شوێنانەی کە ئێستا گرتوێتەوە بە هەمان شێوە بە بەردەوام ئەم شوێنانە ئەگرێتەوە بە بیانووی بوونی هێزەکانی کەجەکە یاخود بوونی شەڕڤانان یاخود پەکەکە بە بەردەوام لەگەڵ هێرشەکانی ڕۆژاوایە ئەم شوێنانی هەرێمی کوردستانیش ئەگرێتەوە. دوای نزیکەی 15 کاتژمێر لە هێرشەکان وەزارەتی بەرگری تورکیا ڕاگەیەنراوێکی لەبارەی ئۆپەراسیۆنەکەەوە بڵاو کردەوە کە ناوی ناوە چنگی شمشێر. دەڵێت ئۆپەراسیۆنەکەیان بە سەرکەوتووی ئەنجام داوە و 89 ئامانجان پێکاوە. تورکیا هێرشەکەی وەک تۆڵەکردنەوەی تەقینەوەکەی شەقامی ئیستیقلالی ناوچەی تەقسیمی ئیستانبول لە قەڵم داوە کە تێیدا یەکشەمەی ڕابردوو ڕووی دا و 6 کەس کوژران و 81 کەسی دیکەش بریندار بوون. تورکیا دەستبەجێ پەکەکە و هێزەکانی یەپەگەی تۆمەتبار کرد. ئەمڕۆژ هێرشی کردە سەر ئەوان. لەبارەی زیانەکانی هێرشەکە هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە. بە گوێرەی ئامارەکە 28 کەس کوژراون کە 13 کەسیان هاوڵاتی مەدەنی و شەڕڤانن. 15 کەسەکەی دیکەش سەربازی سووریان کە بارەگاکان لە تەل ڕەفعات بردومان کراوە. هاوکات 9 هاوڵاتی مەدەنیش بریندار بوون. هێشتا ئاماری زیانەکان لە هێرشەکانی سەر خاکی هەرێمی کوردستان بڵاو نەکراوەتەوە. خواتان لەگەڵ.